بەڵێ بەرزان لە ئێمە لە کوردستان 24ەوە پڕ بەدڵ دوعای ئەوە بۆ حاجیانی خۆمان دەنکەین کە ئەمساڵ چوونەتە مەکە و فەریزەی حەج بەجێ دەگەێنن بە ئەوەی کە ئیشەڵڵا خوای گەورە لە هەموو تاوانەکان ببوورێ و حەج و تاعەتیشیان قبوڵ ببێ و بە نسیبی هەمووشمانی بکە ئیشەڵڵا ڕێمان بکەوێتە حەج و ئێمەش ئەو فەریزەیە بەجێ بگەێنین بۆ ئەوەی قسەی زیاتر لە سەر بارودۆخی حاجیان بکەین. میوانێکمان لەگەڵدایان ڕاستەوخۆ لە مەکەی پیرۆزەوە میوانەکەمان زۆر بەڕێز نەبەز ئیسماعیل گوتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی. کاک نەبەز شەوتان باش ئیشەڵڵا دوعا و تاعەت و حەجی هەموو لایەکیشتان قبوڵ دەبێ. من دەمەوێت بزانم دۆخی حاجیانی هەرێمی کوردستان چۆنە کە ئیشەڵڵا هەموو لایەک سەلامەتن کەس نەخۆش نییە کەسی چی لێ بەسەر ناتووە. بڵێ جەنابی حاکم بەنای خوای بەخشندەی میهرەبان سەرەتا ئەو دوعایکەوە جەناب بۆ خۆت کرد ئینشاءالله خوای گەورە حەز بە نسیب دەکات بە نسیبی هەموو بینەران دەکات ئەوەی کەوا حەز دەکات. ئێمە ئێستا لە شاری مەکەی پیرۆزین ئەو شوێنەیە من قسە بۆ جەنابت دەکەم چەند کیلۆمەتر چکەم لە حرەمی پیرۆزەوە دوورە شوێنی مانەوەی حاجیانی هەرێمی کوردستانە. سوپاس بۆ خوای گەورە تاوەکو ئێستا حاجیانی هەرێمی کوردستان لە دۆخێکی تەندروستی جێگیر و باشدان الحەمدولله هیچ حاڵەتێکی وەفاتمان نییە و حاڵەتی کۆچی دواییمان نییە. سوپاس بۆخوا ئەوەی هەیە چەند نەخۆشیەکی ئاسانە وەکو نەخۆشی گۆڕینی وەرزی یان سەرمابوونێکە یان پەتایەکی سووکە دوو حاڵەتی فریاکەوتنمان هەموو حاڵەتەکان چارەسەرکراون. سوپاس بۆخوا نەشتەرگەریمان نەبووە و هەروەها کۆچی دواییمان نەبووە و ڕووداوی هاتوومان نەبووە الحەمدولله لە فەزلی خوایە. ئەوە ئێمە لە ئێستاوە ئەم شەو تەواوی ئامادەکاریەکانمان کۆتایی پێهێنا لە دەستپێکردنی مەراسیمی حەج کە ئێمە لە سبەی سەعات 3 عەسرەوە وردە وردە حاجیانی هەرێمی کوردستان دەگوازینەوە چێوی عەرەفات چکە 5136 حاجیمان هەیە بە قۆناغ دەبێ هەموویان بگوازینەوە ئینشاءالله. باسی تایبەت دابین کراوە شوێنی عەرەفە شوێنێکی زۆر باشتر لە ساڵی پار گۆڕانکاری تێدا کراوە وڵاتی عەرەبستانی سعودی هەندێک گۆڕانکاری لە شوێنەکاندا کردووە زۆر باش بۆخوا ئینشاءالله. باش کات نەبەز تا چەند حاجیان لە خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێوە ڕازین و بەدڵیانە لە بەپێی ئەو راپۆرتە ڕۆژنامە و ڕاگەیاندنانەی کەوا ئێمە ڕۆژانە دەیکەین ڕۆژانە لەنێو حاجیانین لە حەرەم لەگەڵیانین لە کاتی خواردن لە هاتوچۆ لە چارەسەری فیزیکی لەگەڵیانین. سپاس بۆ خوای گەورە حاجیانی هەرێمی کوردستان تا ئاستێکی زۆر باش لە خزمەتگوزارەکانی ئەم ساڵی پرۆسەی بەڕێوەچوونی حەجی هەرێمی کوردستاندا ڕازین. ئەو ئەمەش دەتوانم بڵێم بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە. هۆکاری یەکەم پاڵپشتی بەردەوامی بەڕێز سەرۆک وەزیرانی کوردستان جناوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرۆسەی حەجی ئەم ساڵ کە پشتیوانی دارایی پێشکەش بە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کرد بۆ ئەوەی بەڕێوەبەری گشتی حەج و عومرە کوالێتی خزمەتگوزارەکانی بەرزتر بکاتەوە وەکو خواردن شوێنی مانەوە کوالێتی پزیشکی و هەروەها شوێنی ئەو خواردنانێکەوە لە مەراسیمدا پێشکەش دەکەی لە ڕۆژانی جێبەجێکردنی واجبات. ئەمە بەڕاستی پشتیوانێکی زۆر باش بوو بۆ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی. ئەو دووەمیشان تیمەکانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی تیمە کارژێڕەکان هەمویان زۆر بە گیانی خۆشەویستی بە گیانی کەسوکاری بە گیانی ئەو پەڕی ئەمەکداری لەگەڵ حاجیانی هەرێمی کوردستاندا قۆناغ بە قۆناغ لەگەڵیاندان. ئەمە وای کردووە کە بەڕاستی ڕاحەیەکی نەفسی لای حاجیانی هەرێمی کوردستان دروست بێ لەوەی کەوا هەموو شارەکانی هەرێمی کوردستانیش لێرە پێکەوەین لە یەک هۆتێلی دوو برز دەمێنینەوە ڕۆژانە ئێمە حاجیانی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان یەکتر دەبینن سەلام لێکتر دەکەن ئەحواڵ لێکتر دەپرسن. سوپاس بۆخوا کەشێکی زۆری خۆشەویستی و برایەتی و محەبەت لەنێو حاجیانی هەرێمی کوردستاندا هەیە و هیچ ڕووداوێکی ئەو تۆش نییە کە شایانی باسکردن بە ئێستا بۆ جەنابی جەرمەوە. سوپاس بۆخوا تا ئێستا پرۆسەکە بە شێوەیەکی بۆ زۆر باش دەڕوا. باش کاک نەبەز ئەگەر چیان پرسیارە تۆزێکیش نامۆیە تۆزێکیش ناخۆشە بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا هیچ حاجیەک هەیە کە ئەگەر وا بڵێم بەنا قانونی بۆ ئەوەی حەج بکە کوردە و خەڵکی هەرێمی کوردستانە کەسی وا هەیە بەنا قانونی گەیشت بێتە سعودی و بێوێ فەریزەی حەج جێبەجێ بکە لەو ژمارەی کە خۆتان ئاماژەتان پێدا بێژگەلەوە؟ نەخێر هەرگیز هیچ حاجیەکی نامۆ هیچ حاجیەکی جیاواز هیچ حاجیەک خوا نەخواتە بە ڤیزەی جیاواز یان بە ڕێگای نایاسایی لەناو حاجیانی هەرێمی کوردستاندا بوونی نییە. ئەو بازی لە ملی مندایە ئێستا ئەگەر لای جەنابەتەوە دیار بێت ئەوە بازی نووسکە
بازی نووس بارکۆدێکی لەسەرە ئەو بارکۆدە لە هەموو سیستەمە کۆمپیوتەرەکانی ئەو وڵاتە لە هەموو دەرگاکانی حرەم و داخل بوون بە چێوی عەرەفە و مینا خاڵی پشکنی دانراوە هەر کەسێک ئەو بازەی پێ بێ و بارکۆدەکەی لێ بدا شوێن و ویزا و هەموو معلوماتێکی و ئەو زانیارەی هەیە ئەوەی حادەکە نیشان نەدا ڕێگای پێ نادرێ بەشداری مەراسیمەکان بکا و دووچاری پداش دەبێتەوە بۆیە من هەموو حاجیانی هەرێمی کورد هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵنیا دەکەمەوە ئەوانەی کە لە حەجن بە حەجی قانونی و یاسایی بە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێگای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هاتوون هەمووی حەجی تەواوەتیە هیچ کەسێکی نامۆ لەنێو حاجیانی هەرێمی کوردستاندا نەبوونی هەیە و نەبوونی دەبێت ئەوەی کەوا هەیە حەجی فەرمیەکە 5136 هاوڵاتی هەرێمی کوردستانەوە ئەم ساڵ ڕێکارەکانی حەجی نایەتای ئەو حەجانێکەوە بە هەر جۆرە ڤیزەیەک داخلی ئەو وڵاتە دەبن زۆر توندا بڕواکە من چەند جار من دەچمە حرەمی کرۆس شەوانە یان لە کاتی نوێژەکان سێ-چوار بازگە هەیە بۆی داخلی حرەم ببی هەمووی پشکنین دەکات دووبارە تاکید لە بارکۆد دەکاتەوە تاکید لە باز دەکاتەوە یعنی ئەو هاوڵاتێکەوە نامۆیە لێ ناگەڕێ داخلی حرەم ببێت ئیجراعاتی یاسایی زۆر توندا ئەو ساڵ یعنی حەز دەکەیت ئەو وڵاتە کەمێک هێمنیشی پێوە دیارە چونکە ساڵانی تر کە ئێمە لە حەجی تر بەشداریمان کردووە خەڵک یەکجار زۆر دەبین لە شار و لە تەشەقام و لە وڵاتەکانی ئەو شارە بەڵام ئەم ساڵ تۆزێک هادی پێوە دیارە و لەگەڵ ئەوەشدا یعنی هەواڵشتر جیاواز لە حەج ئەم ساڵ کە مکتەبە زینا بدەکەم ئێستا کەشێکی زۆر فێنک لە شاری مەکە پیرۆز هەیە باەکی زۆر فێنک و جەوێکی زۆر خۆش و جەوێکی کوردستانی هەیە بەڕاستی ئەوەندە دەوەکەی خۆشە ئیشاڵڵا ڕۆژانی داهات هەروها بەڕێبکەین زۆر باشە کەواتە کاک نەبەز ئێمە لێرەوە دوعای سەلامەتیتان بۆ دەکەین و ئیشەڵڵا ئێوەش لە دوعای خۆتان بێبەشمان نەکەن و ئیشەڵڵا هەموو لایەکتان بە سەلامەتی دەگەڕێنەوە کوردستان زۆر بەڕێز نەبەز ئیسماعیل گوتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ڕاستەوخۆ لە شاری مەکەی پیرۆزەوە لەگەڵ ما بووی سواس بۆیەوە